بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێتانەگەینەوە. ئازیزان، وەرز و کاتی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستانە لە باشووری کوردستان. ئەو کات لە 5 ساڵی 1991 جەماوەری گەلی کوردستان بە پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان کە پێکهاتەی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی ئەو کاتی کوردستان بوو کە خەباتی شاخیان هەبوو، ڕاپەڕینێکی گەورە و فراوان دژی دەسەڵاتدارەتی ڕژێمی باعث و دار و دەستەکەی لە شارەکانی کوردستان دەستی پێکرد. سپاس بۆخوا کە توانرا لە ماوەی چەند ڕۆژێکە ئازادی بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە. تا ئێرە مایی خۆشحاڵی هەموو لایەکمان بوو، بەڵام دوایی تێپەڕینی 32 ساڵ بەسەر ئەو ڕاپەڕینە مەزنەیە هەرزوو خەڵکی کوردستان جیرۆدەی نەهامەتی یەک لە دوای یەکی کارە ساتبار بوو لە هەرێمەکەیان لە کوردستان، بەدەست نەبوونیەوە، بەدەست نادادیەوە، بەدەست حکومڕان و فەرمانڕەوایی ناجۆر و ناعەدالەتەوە، بەدەست گەندەڵی و دزی و پاوەنخوازی و مەحسوبیەت و ئەو بابەتانەوە کە ئێستا لە هەرێمی کوردستان گەیشتۆتە لووتکاوە. نیگەرانیەکەشی لەگەڵا زۆر هەڵکشاوە. توانم بڵێم خەڵکی کوردستان ئێستا لە باتی خۆشحاڵی بەم بیرەوەری و یادەوەریە نیگەرانی زۆر قوڵی هەیە. دیسان دەتوانم بڵێم بەشێک لەوانش یان تێک ڕێوانش کە لە هێز و لایەنە سیاسی ڕەسەنەکان کە بەشێکی کاریگەر بوون لە شۆڕش و خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستان و بەشدارێکی کارایان هەبوو لە ڕاپەڕین، ئێستا ئەوانیش بە هەمان شێوەی خەڵکی کوردستان نیگەرانن لە بارودۆخی خەڵک، نیگەرانن لە شێوازی بەڕێوەبردننی ژیانی خەڵک، نیگەرانن لە پەیوەندیەکان، نیگەرانن لە داهات و خەرجی، نیگەرانن لە ئەو نادادیەی کە لە هەرێمەکەیاندا هەیە. من بەشێک لە پێشمەرگە دێرینەکانی کوردستانم لەگەڵەکە ئەو کات چەکی شەرەف و خەبات و دینداری و نیشتیمان دۆستیان لەشان کردبوو بۆ هێنانەکایەی حکمێکی ڕەشید کە خەڵکی کوردستان لە سایەیە دین و ژینیان پارێزراو بێ. لەگەڵەوانە وەڵامی چەند پرسیارێک وەرەگرمەوە. بۆچی و چۆن ڕاپەڕینتان کرد و بۆچی ئێستا خەڵکی کوردستان بە خۆشتانەوە نیگەرانن؟ بە خێراتنی گەرمی میوانە بەڕێزەکانم بەڕێز مامۆستا ئەبوبەکری سدیقی، بەڕێز مامۆستا جەبار حەمەڕەشید ناسراو بە کاک ئەبوهودا، بەڕێز مامۆستا شەریف وەرزیەر، بەڕێز کاک سەلاح سیامێوی، بەڕێز بێوەی نەجمەدین، بەڕێز کاک ئەحمەد عەلی. ئەو بەڕێزانە ئێستا ئەندام و بەرپرس و ئەندامی مەکتەبی پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی دادگەری کوردستانن. بە گەرمی بە خێراتنی هەموویانەکەم بەخێر بێن سەرچاو. مامۆستا ئەبوبەکر لە جەنابتانەوە دەست پێکەین وەکو زانایشی ئاینی، وەکو ڕۆڵەیەکی ئەم وڵاتە چۆن خەباتان دەست پێ کرد و بە تایبەت ڕاپەڕینتان کردووە، بۆچی کردتە؟ بەناوی خودای بەخشندەی میهرەبان، درود و سەلام بۆ گەورەترین سەرکردە و ڕابەر و شۆڕژێری ئیسلام محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام. دیارە ملەتی کورد لە دێرین زەمانەوە ستەمی لێکراوە، زوڵمێکی زۆری لێکراوە و مافی پێشێل کرابوو و خەڵک بەڕاستی بەگشتی زۆر مشتاق و ئارەزوومەندی ڕۆژێک بوو کە بە چای خۆی بیبێنێ ئازادی، خۆشی، هەناسەیەکی هەوایەکی خۆشی ئازادی هەڵمژێ و خەڵک هەموو خەڵک یانی بە تێکڕا، بە پیاوان، بە ئافرەتان،
بە گەنج و لاو تازە پێگەشتوەکان بە خەڵکە بە تەمەنەکە بە گەنجەکان بە هەموو لایەک زۆر ئارەزومەندی ئەوە بوو کە شۆڕەشێ بکەن خەباتێک بکەن ئەم منیری ستەم و زوڵم مستەمە لەسەر شانیان لا بچێ ئەم هەموو زوڵم مستەمەی کە لەسەریان کرابوو ئەم هەموو خراپە و خراپەکاری ئەم هەموو داگیرکاریە ئەم هەموو پێشەلکاری مافەکانیان بۆیە بەڕاستی زۆر بە ئارەزومەندیەوە شۆڕشیان کرد خەباتیان کرد چەندەهای ساڵە ئەوان لە پێشەوە هەتا ئێستا ئەوانەی زمانی پێش و تا ئێستا کە خەڵک بەڕاستی زەحمەتی کێشا ماندوو بوو ئارەقەی ڕشت ئەم هەموو خوێنەیدا ئەو هەموو تەڵحیە ئەو هەموو قوربانیە ئەو هەموو دەربەدەریە ئەو هەموو کۆچ و کۆچباریە ئەو هەموو هەناسە ساردیە ئەو هەموو ماڵوێرانیە ئەو هەموو ئەنفال و ئەم هەموو زیندە بەچاڵکردن و ئەم هەموو ئیلا ئاخیریهی ئەم هەموو زوڵم مستەمە خەڵک لە پێناوی ئەمە کە ئازاد بێت هەوا و هەناسەیەکی ئازادی هەڵمژێ و وەکو میلەتانی سایری میلەتانی جیهان کە شۆڕشیان کردووە خەباتیان کردووە زەحمەتیان کێشاوە دوایی سێرەکەن بەرەبوومێکی گەورە ئازادی خۆشی بەختەوەری سەعادەت و عیزەت و شەهامەت هاتەکایەوە بەڵام زۆر بەداخەوە ئەم میلەتە ئێمە لەگەڵ ئەو هەموو زەحمەتە لەگەڵ ئەو هەموو ماندووبوونە لەگەڵ ئەو هەموو قوربانیدانە لەگەڵ ئەو هەموو دەربەدەری و خاکەساری و خوێنڕشتن و ماندووبوون و زەحمەت و ئەم هەموو وێرانکاری کە لە کوردستان کرا لەسەری ئەم هەموو ناخۆشی و ناڕەحەتی بینی ئەم هەموو تۆپ و تەیارە ئەم هەموو ناپاڵمە ئەم هەموو ئەنفال و چیماباران و ئەم هەموو شێوازانە بەڵام سەیرەکەی ئێستا دواوەی کە سپاسی خۆی پەروەردگارەکەین کە ئەوە ناز و نعمەتێکی گەورەیە بەڕاستی ئێمە چەند جار باسمان کردووە ئەم ئازادیە کە ئێستا ئەم حاڵەتێک کە ئێمە هەمانە کە حکومەتی بەعەز نەماوە کە جاران ئەو دەسەڵاتی حکومەتی بەعەز هەبوو ئێستا ئەو دەسەڵاتی حکومەتی بەعەز نەماوە ئەو شتانە نەمان ئێمە سپاسی خوا دەکەین ڕاپەڕین و شۆڕش دژی ڕژێمێکی ئاوا کە پشتیوانێکی گەورەی هەبوو ئەو کات کە توانایەکی زەبەلاحی هەبوو چۆن هەر ئاوا هاتەدی ئاسان بۆ ئەو کات خەڵک چۆن هاوکاری ئێوەی کرد لەوەی کە ڕاپەڕن بەڵێ خەڵک زۆر ئارەزوومەند بوو بەڕاستی لەو دێهاتانە سەیرەکەی خەڵکی بەرە دەوڵەمەندەوە بە زۆری خەڵکێکە فەقیر بوو خەڵکی کشت و کاڵێک و خەریکی مەڕ و ماڵات و وەلحاصڵ ئەو مەسائلانە بوو بەڵام زۆر ئارەزوومەند بوو کە نان بدا بە پێشمەرگە خزمەتی پێشمەرگە بکە داوەتی بکە و شەوبی حەوێنێتەوە خزمەتی بکە بە جوانی بە چاکی زۆر خەڵک زۆر بەڕاستی ئارەزوومەند بوو زۆر حەزیان دەکرد خەڵک زۆر مشتاق بوون کە ئەم شۆڕش و خەباتە سەرکەوێ ئەم وەسعی کە ئەمە مستەمەی کە لە میلەتی کوردکرا بوو ئەمە دەربەدەری و خاکەساری ئەمە نەمێنێ خەڵک بەڕاستی بەو نیازەوە بەو مەبەستەوە هاتە مەیدان و خزمەتی پێشمەرگەی کرد و خزمەتی ئەم خەبات و مادوبوونەی کرد و چەندەهای ساڵ کە لەو شاخ و داخ و لەو دێهاتە ناخۆشانە لەژێر تۆپ و تەیارە و چیماباران و ئەنفالکردن و ئیداران کردبوو لە هەمان کاتیشا خزمەتی پێشمەرگیان دەکرد بەڕاستی خزمەتی ینی ئەو خەبات و مادوبوونیان کرد ئەوە ینی شتێکی بەرچاوە دەبێت ئێمە ئاگامان لەوە بێ ئەو کەسانەی کە شۆڕشیان کرد بەڕاستی دەبوو هەر نمەکی ئەو خەڵکە بیانگرێ کە ئەم هەموو مادوبوونە ئەو هەموو زەحمەتە بۆ فەقیرێ بەدەستکورتی بۆ شێوازێنی خزمەتی پێشمەرگیان دەینە سەر باسیەوەی خەڵک بۆچی نیگەرانە بەڵام حەزەکەم وەڵامی پرسیارێکم بدەیتەوە جەدەلێکی بەردەوام هەیە لەوەی کە چێ ڕاپەڕینی کرد لە هەرێمی کوردستان بەڕای ئێوە وەڵامی ئەم پرسیارە چییە؟ چێ ڕاپەڕینی کرد؟ وەڵا زیاتر تەمان مەسەلەی ڕاپەڕینەکە ڕاستە هێزی پێشمەرگە هەبوو ئەوانیش هەبوون بەڵام زیاتر بە حەقەت میلەتەکەنی ڕاپەڕینی کرد میلەتەکە بە ئازاتی بەڕاستی ئەو هەموو ڕۆڵەی کە لە ناو میلەتەکەدا هەبوو لە شارەکان لە شوێنەکان لە لادەکان ئەوان بە حەقەت دەورێکی گەوریان هەبوو و ڕۆڵێکی گەوران بینی لەوەی کە ئەم ڕاپەڕینە هاتەکایەوە بەڵام بڵێن نەڵێن تەمان هێزی پێشمەرگە لە پشتیانەوە بوو و ئەوان زیاتر ینی وەکو دەڵێ هیدایەت و ڕێنمونی خەڵکەکەیان کرد بەڵام ئێستا بەداخەوە ینی بەداخەوە ئەو خەونەی کە خەڵک پێوەی دەبینی ئەو ئاواتەی کە خەڵک هەیبوو ئەو شۆڕشەی کە بۆی کرا ئەو ماندووبوونە ئەو زەحمەتە ئەو هەموو ینی ناڕەحەتی کە بینرا ئەم هەموو قوربانیدان و زەحمەت و ئەمە
ئێستا نەتیجەکەی ئاکامەکەی چی لێ هاتەوە ئەوەتە ئێستا کە دەیبینین بە هەموو خەڵک بزانێ کارەباکەمان بەو شێوازەیە و وەزئی خەڵک بۆ شێوازەیە خەڵکێکی زۆر دەستی کورت و فەقیر و ئارەبانە ڕاشێشێ ئەجا وەزئی کشت و کاڵ و دێیەکانمان ئەوەتانە هەر باز ناکرێ کەچی لێ هاتووە وەزئی بازاریش بۆ شێوازە دەیبینی ئەنجا خەڵکەکە ئێستا ئەوەی کە لەگەڵ دەسەڵات بێ و خزمەتی دەسەڵات بکا و ماسایی بۆ بکا و لەگەلی بێ و شتی بۆ بکە ئەوە هەبووە هەموو شتێکی هەیە تیجارەتی هەیە بازرگانی هەیە پارەی هەیە مادەی هەیە سارەی هەیە بەڵام خەڵکەکەی دیکە ئەوەی کە بۆ شێوازەنێ بەڕاستی ماڵی وێرانە و یەکجاری کەوتێتە وەزعێکی ناخۆشەوە دەست خۆش مامۆستای بەڕێز دەگەڕێنەوە لات کاک ئەبوو هودا تۆش وەڵامی هەمان پرسیارم بەرەوە ڕاپەڕین چۆن کرا و بۆچی دەتانویست ڕاپەڕن بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئێمە ئەوەڵ زۆر سوپاسی خوای گەورە ئەکەین کە ئێستا لە کوردستانە ئەم میدیا کوردیانە ئەگەڕێن و لە خەڵگە پرسن بە ئازادانە سوپاسی خوای پەروەردگارەکەین وڵای ماوەسە عەباس ڕاپەڕین هەر گەلێ کە زوڵمی کە لە وڵاتێکە حکمڕانە حکمیەکە حکومەتەکەی لەجێی باوک و گەورەیەتی تەماشای دەستی ئەوەکە ئەگەر ئەم حکومەتە عادڵ بێ حکومەت میلەتەکە کێشەی نەبێ ئەوە دایانی شێو ئیتاعی حکومەتەکە ئەکە بەڵام ئێمە وەکو هەمومان بینەرانیش کە گویان لێ ئەزانن ئێمە ڕەوشت و بۆ چوونی حیزبی بەعسمان بینی بڵێ یەکەیەکەی کوردستان کە زوڵمی لێەکرێ ئەجەوسێتەوە حەقی خۆی پێنایرێ لە شوێنە خەتایەکەکرێت چەند بێ خەتایەکە پێچرێتەوە لە زیندانەکان تون دەکرێن و تەعزیب بەیرێن ئەم میلەتانە نەهەر ئێمە هەموو میلەتی حەقی خۆیەتی بیر لە چییە کاتەوە اینجا بیر لەمە ناکاتەوە کە خزمەتی میلەتەکەی بکە ئیتاعی مەسئولەکان و حکمڕانەکان بکە بیر لە ڕاپەڕی نەکاتەوە بیر لە دەرکردنی ئەم زوڵمە ئاکا ئەم زوڵمە لابا لەسەر خۆی گەلی کوردستانی جۆشک بوو لەو گەلانە کە حکومەتێ یەک لە دوای یەکەکانی بەغا بڵێن عەرەب هیچ حسابێکیان بۆ میلەتە ناکرد ئەم میلەتەش بە حەقی خۆی ئەزانی کە حسابێکی بۆ بکرێ لە خوێندن و لە بەڕێوەبردن و لە جادە بۆ بردن بۆ ئاوایەکان و لە حساب بۆکردنێژی گەنجەکان و یعنی ئەوەی کە بڵێن ئیلە ئاخریهی ئەم میلەتە هەست یەکرد کە زوڵمی لێکرێەوە چەوسێتەوە ئەبێ میلەتە چی بکە ئەبێ بیر لەمە بکاتەوە ئەم حکومەتە لابە ئێمە شەمان شێوە بیر لەوە کرایەوە و شۆڕشەکانی کورد دەستی پێکرد بۆ ڕزگاربوونی ئەم میلەتە بۆ لە ناوبردننی ئەم زوڵمە ئێمە ژێچێک بووین لەوانە ئەوان هەر کەسە بە بیر و باوەڕی خۆی شۆڕشی دەست پێ کرد ئێمەش حەزمان کرد بیر لەمە بکەینەوەکو بیرکردنەوەیکی دینی ئیسلامی بەرپرسیارەتێکی ئاینی بیر لەمە بکەینەوە ئێمەش بە ناوی دینەوە بە ناوی ئیسلامەوە بینە ساحە کە هاتینە ساحە الحەمدولیلا جێدەستمان دیارە لە شاخ و شار لە تەنزیم و ڕێنماییکردنی ئەم میلەتە هەتا کاتی خۆی وەختی خۆی خوای گەورە وەختی هێنایە پێش کە ڕاپەڕین کە ڕاپەڕین الحەمدولیلا باش بوو یعنی ئەوەی کە میلەت دڵی پێی خۆش بوو چەپڵەی بۆ پێشمەرگە لێ ئەهاتە سەر جادا ئیستیقبالی پێشمەرگە و قیاداتی کوردیە کرد حەقی خۆی بوو بیکە بزوتنەوەی ئیسلامی زیاتر لە چ قۆڵێکەوە توانی بێتە ناوەوە کاریگەری و ئەو مەساحەی ئەو ڕۆڵی تیابینی کوێ بوو زیاتر ئێمە ئەوەی کە ئاگادار بە من بە نەفسی خۆم بزوتنەوەی ئیسلامی لە قۆڵی خوڕماڵ و هەورامانەوە پێنجێنەوە دابەزینمان هەبوو تەسیرمان کردە سەر ئەوە کە بگەینە هەمان مەبەست ڕوبەڕووبوونەوەکان لەکوێ بوون لەگەڵ سوپای بەعس با بڵێ بڵێ ڕوبەڕووبوونەوەکان زیاتر لەکوێ بوون ڕوبەڕووبوونەوەکان جامە وڵاماوە سەعباز لە خوڕماڵەوە دەست پێیەکە بڵێ لە شاخەکانی خوڕماڵەوە دەست پێیەکە هەتا دێتە دەشتی عەربەت و بەرەو سلێمانی و چەمچەماڵ و من خودی خۆم کە لێرە لەگەڵ مەسئولینی ئەو کاتەی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبەکانی ترا بەرەو کەرکووک چەمچەماڵ قەرەهەنجیر کەرکووک تا ڕزگارکردنی کەرکووک
ئەو کاتێک ئێوە هاتن تێکەڵا و ئاوێتە بوون بە خەڵکی ڕاپەڕێ و یان دوایی خەڵک وردە وردەی ئێمە کە هاتین بە ئیستقبالێکی زۆر کوردانە و برایانە و خۆشەویستانە ئیستقبالیان لێکردین بەرەوەڵا ئیستقبالیان لێکردین ئێمەش پێمان خۆش بۆ گوڵگەشاینەوە و ئەو دەستەی کە ئەو ڕۆژە قسمانە ناو دەستی یەکتر بەڕاستی بۆ دەستێک بوو کە ئێستا کوردستان الحەمدولله ئەوە 32 ساڵە حکمی خۆیەکە. شەوق و زەوقی خەڵک چۆن بوو لەو ساتە وەختەیە کە ڕائەپەڕین و ئێوەی ئەبینی و ئێوە هاتنەوە ناو شار و چوزانم اینجا وەڵام ماوەسا عەباس ئەوە تعریف ناکرێ بەڵێ ئەوە تعریف ناکرێ یعنی هەموو کەس وێی زانی ئەگەر خۆشەویستێکی زۆر خۆشەویستی مردبێ چەند ساڵ بە یا لێ دوور بێ لێ دوور کەوت بێتەوە ئەوە ئێستا هاتوۆتەوە باوەشی بەو شێوە ئیستقبالیان لێکردین جا بەڵام ئەو میلەتە ئەو کاتە هەر خۆی بە ئازا دەزانی خۆی بە ڕزگار بوو ئەزانی بەڵام جێگەی داخ و خەفەت ئەوەی کە میلەتەکە داوایە کرد ئێستا ئەو حکومڕانە نییە ئەو حکومڕانە ناکرێ ئەنی خۆ بۆ خۆشیان ئەزانن ئەو حکومڕانی کە ئێستا ئەم میلەتە ئەم وڵاتە ئەیبینێ بەڕاستی نەعەدالەتی زۆربوون و قوربانیدانە نییە ئەبیایە یانی ئێستا پێویستەکە هەموو مەسوولێک هەموو حکومڕانێک ئەمڕۆ حکومڕانە شتێکی بەدەستە یعنی زۆر بەسەریعی بەپەلە بەخۆیان بچێتەوە بۆ ئێستا هەر ئێستا ڕاپرسیەک بکە لەم ناوشارەیە چێژ ئەڵێوانی ئەم قسە با بۆ خۆی بێ ئەنجامی بدا بزانێ خەڵک چەند ڕازیە ئەمە تەرازوێکە کە ڕێی و بۆچوونی ئەم میلەتی پێ ئەپێورێ ڕاستە بەڵێ بەڵام ئێستاوە وەکو ماوەساش باسی کرد پێویست ناکە باسیکەینەوە ئێستا تەماشاکەی یعنی من زۆر بە ئیراد دەزانم مەسئولینی ئەمڕۆ هەر کەس شتێکی بەدەستە بە ئیراد دەزانم چاوی لەوە بێ خۆی باش بژی زۆر باش بژی بەڵام لە خوار خۆی میلەتەکە ژیانی ئاوا بێگلەی هەبێ پەنابەوە بەرێ مەقسەد مەرحەبای دەرەوەی ئەمان بکە یا بە ئاوات و بێ ڕۆژێ لە ڕۆژان بڵێ وڵاق کاکە غەڵەتمان کرد خۆزگە ئەم حکمڕانانە ئاوانە بوونایە ئێمە داوان لێ ئەەکەین کەوانە بن یعنی کارێک بکەن کە میلەتە ڕاستی بێ. دەستخۆش بەڕێز مامۆستا شەریف وەرزیار بەرپرسی مەکتەبی پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی دادگەری کوردستان دووبارە بەخێر بن بەڕێز مامۆستا شەریف ئێوەش یەکێک بوون لەو پێشمەرگانەی کاچەکی خەباتان کردبووەشان دینداری و پاراستنی نیشتیمان بە ئەرکی خۆتان تا نەزانی چۆن بوو گەیشتە ساتە وەختی ڕاپەڕین و تێکەڵی خەڵکی ڕاپەڕینی گەلی کوردستان بوونیانی بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس بۆ بەڕێستان سڵاوی خوا لە بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوی خوا لە شەهیدە عەزیزەکانمان لە پێشمەرگە و ڕێخستنە دێرینەکانمان لە جەماوەری ڕاپەڕی کوردستان بێگومان ڕاپەڕین و شۆڕش و بەرخودان ئێمە وەکو زۆر جار باسمان کردووە ڕاستەکەی وەکو فەرمانێکی خوایی تەماشامان کردووە بڵێ وەک ئەوە کە بەرامبەر بە زوڵم و ستەمکاران بە ستەم و ستەمکاران بوەستینەوە ینی مەجیاوازیەکمان نەکردو لەوەی کە نوێژ و عیبادەت و خواپەرستی بۆ خوا دەکەین و لەو لاشەوە دژی سوتەم و بێدادی بوەستینەوە بڵێ هەردووکمان وەکو یەک و وەکو فەرمانی خودایی وەرگرتوون و ئاوا دەستمان پێکردووە ئەم ڕۆژگارانەی کە دێن و دەڕۆن و وەکو خوای گەورە کە دەفەرمێوە تیلکە الئەیام نداویلها بین الناس ئەمە ڕاستەکەی ئیرادەیەکی ئیلاهی بوو کە ئەم گۆڕان و کاری و وەرسەخانانە دێنە پێشەوە لەولاوە وەکو ئەوی کە میلەتێکی مەزڵوم و ستەمدیدا خدا حەقی پێداوە کە کەسی زاڵم و مەزڵوم و ستەم لێکرا و شۆڕش کە ڕاپەڕێ بۆی ئەم زوڵم و ستەمە لەسەر خۆی لابەرێت وەکو خوای گەورە کە دەفەرمێ أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وأن الله على نصرهم لقدير لەلایەکی دیکەوە ئەم ڕژێمە ستەمکارەی بەعس و سەدام کە ڕژێمێکی شەڕانگێز و خوێنڕێژ بوون ڕاستیەکەی هەڵەیەکی مێژووی کرد لە دوا تەمەنی ساتەکانی تەمەنی خۆیدا کە برتی بوو لە داگیرکردنی کوێیت ئەمە ئیرادەی نێودەوڵەتی جوڵان دۆست و پشتیوانەکانی لێ هەڵگەڕانەوە و تەحالوفێکیان دروست کرد و سەرنجام لیاندا و بوو بەهۆی شکست و داڕوخان و هەرسهێنانی هێز و توانا و دەسەڵاتی حیزبی بەعس زمینەیەکی خۆش کرد لە دەرەنجامی ئەمەوە ئەم میلەتەی عێراق بەگشتی کوردستان بە تایبەتی کە
زوڵمێکی زۆری لەسەر پەزمەندە ببوو دەسەوسێنرایەوە ساڵەهای ساڵ بوو چەندان شۆڕش و خەبات و بەرخودانی لە پێناو ئازادیدا ئەنجامدا بوو هەلو دەرفەتێکی خوای ڕەخسە کە ئەم میلەتە ناوی خوای لێبێنێ و ئەڵڵاه ئەکبەری تێدا بکە و بە ئەڵڵاه ئەکبەر دەست بە ڕاپەڕین کە ڕاستیەکەی چواری سێ کە لە بەسرا ڕاپەڕین کراوە لەوێ ئەم سایق دەبابەی کە گولەی دەبابە لە گولە تۆپ لە وێنەی سەددام دەگرێت ئەڵڵاه ئەکبەر دەکا ئەم ڕاپەڕینی ئازاری نەوەتویەکە کە لە ڕانی دەواازی ڕاپەڕینەوە لە پێنج سێت دەست پێ دەکرێت ڕێخستنەکانی ئێمە لەوێ لەسەر بڵنگۆی مزگەوتی گەورە بە ئەڵڵاه ئەکبەر دەستیان پێ کردووە کەواتە ئەم ڕاپەڕینە ڕاستیەکەی بە ناوی خواوە دەستی پێ کردووە بەڵام ئەوەی کە زۆر زێداخ و ئەسەفە و هەمومان دەبینین ئێستامە لێرە لە بینای ئەم نەسوورەکەی سلێمانین بە دەوری خۆمانەوە ئەو هەموو ئاسەوارانی حیزبی بەعز دەبینین بە بینایەوە بە دەبابەیەوە بە دۆشکە و بە هاوان و هێز و قۆڵ هەمووی هەرسی هێناوە و ڕۆیشتووە بەڵام ڕاستەکەی ئەوەی کە ماوەتەوە لێن ئێمەدا بریتە لە بیری باسییانە بریتە لە سیاسەتی باسییانە با من پرسیارەکەم ئاوا بکەم و تۆش زیاتر قسە بکە هەر بۆ ئەوە ڕاپەڕین کراکە بۆ منە جێشێکی بەعس لێرە وەکو جێش نەمێنێ ئەی ئاسەوارەکانی ئەی زوڵمەکانی ئەی ستەمەکانی هاوشێوەکان لە ڕاپەڕیندا دەسەڵاتێک و سەددامێک لە نێو برا بەڵام بەداخەوە دوای ڕاپەڕین دوای ڕوخانی ئەم ڕژێمە دەیان و دەتوانین بڵێن سەددام و کە هەڵگری بیرۆکە و بیر و باوەڕی سەددامیانن لە پێناو چەساندنەوەی میلەت و مانەوەی خۆیاندا هەموو شتێک بکەن ئەمانە ڕاستیەکەی گەورە بوون و هەن و سەکەرە دەکەن و زاوزێ دەکەن و لە زۆربووندان زۆر بەداخەوە ڕاستیەکەی ئێمە ڕاستە ئێستا یادی 32 ساڵی ڕاپەڕین دەکەینەوە بەڵام لەگەڵ ئەم ئیحساسەدا لەگەڵ ئەمە هەستونەستەدا کە حەدەسێکی مێژووی و گەورە تێپەڕیوە و 32 ساڵ بەسەردا تێپەڕی و یادی دەکەینەوە لە پاڵ ئەمەدا ڕاستەکەی ئەمە دەبینین کە 32 ساڵە بە هەموو شێوەیەک دەسەڵاتێکمان هەیە کە گاڵتە بە مقدەراتی ئەم میلەتە دەکات 32 ساڵە دەسەڵاتێکمان هەیە کە بە دێوجامەی شەرعیەتی شۆڕژگێڕی و هەڵبژاردننی تەزویرەوە ڕاستیەکەی هەموو شتێک بەخۆی ڕەوا دەبینێت و بە هەموو شتێک تەسەڕف لە ماف و ئازادیەکان و شکۆی ئەم میلەتەدا دەکات و شکۆی میلەت و ڕاپەڕین و شەهید و مامۆستا و خوێندن و پێشمەرگەی دێرین و هەموو شتێکی شکاندووە ڕاستەکەی ئەمە دەبینین کە 32 ساڵە دەسەڵاتێکمان هەیە خەون و خولیاکان هیواکان زیندە بە ساڵ دەکات نائومێدی دەچێنێت یعنی تۆ ئەم میلەتە ئەم خەڵکە قابلە نیشتیمانی خۆی خۆشنەوێ قابلە هەز بە شعور بە ئازادی نەکە مامۆستا شەریف با ئێمە ئەو پرسیارە بکەین لە هیچ شوێنێکی دنیا هەیە یان نەریت وایە بە وایە کە شۆڕژگەر دوای شۆڕشەکەی دوای سەرکەوتنی شۆڕشەکەی وەکو ستەمکارەکە با بڵێن هەڵس و کەوت بکە مامەڵە بکە لەگەڵ خەڵکەکەی خۆی یا با پرسین بۆ چی وای لێ هات ئەسڵەن لە کاتێکا بڕیاروانە بەداخەوە کورد لە کوردواری خۆماندا هەندێک پند هەیە دەڵێ 100 خۆزگە بە کفندزی پێشوو ئەمە لە دەرەنجامی ئەوەوە بووە کە خەڵک لەو بەدیلەی کە هاتووە خراپتری بینیوە لە ئەوەی ڕابردوو بۆیە لەمەوە گەیشتەوە نەتیجێ بڵێ 100 خۆزگە بە کفندزی پێشوو یان 1000 ڕەحمەت لە کفندزی پێشوو یاخۆت دەڵێ ئەمانە ڕووی دەسەڵاتی پێشویان سپی کردەوە یعنی خراپتریان کرد لەوەی دەسەڵاتی پێشوو ئەم دەسەڵاتە شۆڤێنی ڕابردوو حیزبێکی غەوارە بوو قەومێتێکی غەوارە بوو بەش شتێک لە هۆکارەکەیمان پێ بڵێ بۆچی بەو ئاقارە و ئاڕاستەیە ڕۆیشت ئەمە هەر پەنتوار نەگرتنی ئەم دەسەڵات دارانەیە ئەمستەمکارانەی لە یەکتر چۆن دەڵێ هەموو شتێک بە قوربانی خۆکردنا ئەوەی کە سەددام دروشمێکی هەبوو كل شيء من أجل النصر ئەمانە وا هەز دەکەی هەموو شتێک دەڵێنەوە تەزویر لە پێناوی خۆیاندا حەپەلوشکردنی داهات و سەرۆت سامانی میلەت لە پێناو خۆیاندا وەک بڵێ هەموو میلەتێک ئیرادەی میلەت بخەنە ژێر کەیف و دەسەڵاتی خۆیانەوە زۆر بەداخەوە زۆر بەتاخەوە ئێمە لە مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکانین ئەمانە دەزانین تۆ چۆن نیگەران نابی چۆن ناتوێەوە چۆن خەفەت دات نارزێکە هێشتا پێشمەرگەمان هەیە خانەوادەی شەهیدمانێکەیە لە ساڵی 1970 شەهیدە ئازیزەکەمان لەسەر گردی ڕەمکار نێژراوە بەڵام هێشتا خانەوادەکەی زەوی نیشتە جێبوونی پێنەدراوە بەهۆی کاریگەری ململانی ئەم هێزە سیاسانی دەڤەری سەوز و
زرد و ئەمانەوە من نازانم تا هێشتا ئەمە پێشمەرگەی هەواڵێکم خوێندەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەڵێ ئەوەی کە یەکەم کەسی پێشمەرگەی ڕاپەڕینی بریندار کرد باشە ئێستا بە پلەی عەقید خانەنشینە و 2 ملیۆن دینارمان بەڕشتی و لە بابەتەی زۆرە ئێمە فەرماندەی شەهیدمان هەیە شەهیدزانامان هەیە شەهید کاکەمان هەیە ئەمانە لە سێی 91 لە بەرەنگاربوونەوەی دژە هێرشی ڕژێمدا لە پردێک کە شەهید بوون هێشتا خاوەنەکەیان کە سوکارەکەیان زەوی نیشتە جێبوونیان پێ نەدراوە ئایا ئەمانە تۆ چۆن ئەم دەسەڵاتە بۆچی شعور بە بەم هەموو نادات پەروەریە ناکات شعور بەم هەموو زوڵ مستەمە ناکات یعنی تۆ ئەم خەڵکە کە ناڕازیار ڕاستیەکە ئەم دەسەڵاتانە دەسەڵاتدارانی هەرێم دەبێم حقەتە زۆر ساک بزانن میلەتێکی زۆر باش هەیە لە ئارادا کەوان دەسەڵاتی بەسەردا ڕادەنوێنن ئەم زۆر مستەمە و بێدادیە کە هەیە قەنەعەتم وایە لە نێو هەر میلەتێکی کە دەبایە ئەمە بە هیچ شێوەیە قبوڵ نەدەکرا دەستخۆش چمە لای کاک سەلاح سیامێوەی کاکی سەلاح سیامێوەی بەڕێزیشان ئەندامی مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دەرینەکانی کۆمەڵی دادگەری ئەوە یەکێک بۆ لە پێشمەرگە ئازاکانی سەردەمی شاخی بزوتنەوەی ئیسلامی بەخێر بێن پێمان بڵێن ئێوە چۆن دەستان پێکرد چۆن گەیشتنە ڕاپەڕین با لەوێەوە دەست پێ بکەیت بسم الله الرحمن الرحیم مامۆستا ئێمە جارە پێشکی زۆر ڕێوسڵام هەیە بۆ خانەوادەی شەهیدان ئەو شەهیدانەی کە هەر شوێنێ لە هەر حزبێکی تریشن کە بە دڵپاکی خۆیان لە پەناوی کوردستانە ئەوە بە شەهیدکردن ڕێوسڵامان هەیە بۆ هەم پێشمەرگە دێرینەکان بۆ زیندانانی سیاسی بۆ ڕێخستنە دێرینەکان و زۆر ڕێوسڵامان هەیە بۆ بینەران دەستی ئێوەش خۆش بێت ئێمە کاتێکە زانیمان هەر کەسێک لە عمری خۆیە هەر کەسێک لە تەمەنی خۆیە بڵێ کە زانیمان ئەم زوڵ مستەمەی حیزبی بەعث هەیە لە کوردستانە کە بەڕاستی یعنی هەموو ئەوەی کە لەو کاتە لە تەمەنی هەبوو یا لە ئێمە گەورەتەوە لەو تەمەنا بۆ ئەزانێت چۆن بوو کە بەڕاستی زوڵم یعنی تاریف ناکرێت زوڵمی حیزبی بەعث بڵێ ئەو نە زاڵم بوو ئەو نە ستەمکار بوو ئێترەوە تقریبا 100 ساڵێکە میلەتی کورد لە ڕژێمە یەکدویەکان هەر لەژێر زوڵما بووە بەڵام حیزبی بەعث زوڵمی گەی لووتکە بڵێ ئەو ئێمەش وەکو بزنەوەی باگراوندێکی ئیسلامی دوو واژمان لەسەر شان بوو یەکەم واجبێکی دین دووەم واجبێکی میلەتەکەمان ئەو حیزبە بە ناوی بزنەوەی پەیوەندی ئیسلامی کە دروست بووە جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کە ڕابەر یەکەمی بووە ئەو مامۆستا عەبدوڕەحمان نەوەسی و بەلایەنێک هەموو کە مامۆستا ئەبوبەکر کە دامەزرێنی ئەو کار ئیسلامیان دوای کە گۆڕاو بزنەوەی ئیسلامی جەنابی مامۆستا عوسمانیان هەموو هاتنە دەرەوە ئێمە ئەو خەباتەمان دەست پێ کرد الحەمدوللا بە دڵێکی پاک هیچ لە دڵمان نەبوو ئیلا ئەو منەتە لەژێر نیری تاغوت ڕزگاری بێت ئەوە لە دڵی ئێمە بووە بەڵام ئێمە باگراوندێکی ئیسلامی و الحەمدوللا ئەو کارەمان کردووە ڕۆیشت و گەیشتن بە ڕاپەڕین چ زەوقێکتان هەبوو ئێمە ئیتر ئاواتمان بەس ئەوە بوو ئەم میلەت ڕزگاری بێ بەڕاستی لەژێر ستەمی حیزبی بەعث ئەو ڕۆژەی کە گەیشتنە ڕزگارکردن و ئێمە کە سەدام وەکو ماوەشەری باسی کرد ئەو پێوانە پێشەکیان زۆر جوان باس کرد کە حیزبی بەعث سەدام حوسێن هەڵەیەکی کرد بەڕاستی کە چوو کۆیتی داگیر کرد ئتر ئێمە هەر لەو کاتۆ کە ئەو کۆیتی داگیر کرد ئێمە کەوتنە ئامادەکاری بەڕاستی کە ئەمانزانی کە هەڵەیە کردووە بۆ جوبران ناکرێتەوە بەڕاستی ئەو ئایان و بگەڕێن لە کوێن ئەگەڕاوە کە ئەو نەگەڕاوتیان ئەگەر نەگەرێتەوە لێ ئەدەین ئێمە دایمە لە ئامادەکاریەوە کاک حاجی بوودا بڵێن کە بەرپرسی ئەو منتەقەی ئێمە بوو هەر لە ئامادەکارییا بین تا مانگی دوانزەی ساڵی 90 دوای مانگ یەکە لە مانگێکی نەوەیەکە بە قەسب دەستی پێ کرد کۆیتی گرتۆ عێراق ئێمە هەر لە ئامادەکاریە بن ئامادەکە تا 5 کە لە ڕاپەری لە ڕانیەوە دەستی پێکرد حەمدا وەکو کەشێر باسی کرد برایانی ئێمە دەورێکی کاریگەریان هەبووە ئێمەش لە قۆڵی خوڕماڵ و منتەقەی هەورامان و وەکو مەڵبەندی دوی ئێمە ئەو کاتەی بزنەوەی ئیسلامی کاک سەلاح لە شوێنێک کە سەختی ڕوبەڕووبوونەوەکان یعنی بە سەختی تێپەڕی بن ڕاپەڕین سەختی بەخۆیەوە بینی بێ زیاتر کوێ بوو ئێمە وەکو تیپی سەوچوارەی منتەقەی ئێمە وەکو پێشمەرگەی بزنەوەی ئیسلامی زیاتر لە کەرکووک تووشی ڕوبەڕۆی سەخت بووین بەڕاستی یعنی ئەوەی کە زۆر ناڕەحەت بوو لەوێ بۆ بەڕاستی لێتان سەرکەون الحەمدوللا ئێمە ئەخیر کەشیش لە کەرکووک گەڕاوین شەیدتانەدا کاک سەلاح لەو پێشمەرگەی کە لەگەڵتان بوون بەڵێ هاوکاری نێوان پێشمەرگە و خەڵک چۆن بوو شەوق و زەوقی ئێمە کە هاتینەوە خەڵکی کوردستان بەڕاستی زۆر مشتاقی پێشمەرگە بوو و بەڕاستی ڕاپەڕین بە هەردوو لاکرا بڵێن ئەبێت نمونەی بێنێتەوە بەچی خەڵکی کوردستان شیر بوو ئێمە هەیوێنەکە بووین
يعني زیاتر خەڵکەکە بۆ شیرەکە زۆرتر لە هەوێرەکە بەڵام ئەگەر هەوێنەکە نەبێ ماسەکە نامێ بەڕێکەوە بەڵێ ئەرەوە هەموو خەڵک ئامادەکاری کراوە بە ئامادەکارێکی باش بەڕاستی. با ئەوە بپرسم ینی دەستکەوتەکانی ڕاپەڕین ئێستا چۆن ئەبینی؟ دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەوەی کەماوە تۆ کە تۆ ئەوەی کەما بێتەوە تا ئێستا هیچی بەس تۆ لەسانەوە ما بێتە بەس ئەمنیەت ماوەتەوە لێت هیچی نەماوەتەوە دەستکەوتی ڕاپەڕین بەس ئەمنیەتی کوردستان تا ئێستا بەرقەرار ئەمنیەت خەڵک لە ئەمنیەت تا ئەژی بەڵام وەکو حاڵەتی مادی حاڵەت ئەمەشتانە هیچ نەماوەتەوە هەمی کێوای لێ کرد کێ بۆ ئاراستەیە برد بۆ وڵای ئەو کەسانەوەیان لێ کرد کە لە جیاتەوەی کار بکەن ژێرخانی ئەبووری کوردستان چاکەن کار بکەن خەڵی کوردستان بخەنە ئیسراحەتەوە دەستیان کرد بە کاسبکردنی سیاسی هەم سیاسی بوون هەم کاسب بوون هەموو داهاتی کوردستان خۆش دەردەستی خۆیان ئەو کەسێک کەسە دەسەڵاتدار لە هەردوو ئەوانە وایە لەو کوردستان ئابم حاڵەگەیان کە ئێستا خەڵک وا بڵێ تۆ خەڵک ناڕازی بێ لە ڕاپەرین ئێمە یەکێک پەشیمانی لە ڕاپەرین بەڕاستی بۆ کورد خۆم پەشیمانی لە ڕاپەرین شتێکی زۆر چاک بوو کە کراوە بەڵام چاوەڕێ ئەمەش نەبوو کە قەت چاوەڕێ نەبین ئێمە ئەو کەسێک کەیسە دەسەڵاتداری کوردستانە لە جیاتیەوەی کە کاری خەڵک چاکە خەری کاسبی بۆ خۆی زۆر باش بۆ نمونەکە ماوەس عەباس ئێستا ئێمە شەهیدمان هەیە یەکەم پۆلە شەهیدی بزنەوەی پەیوەندی ئیسلامی شەهید عەلی سوێلو هاوڵەکانی کاک تەها سیوێلی و کاک فاروق پێنجوێنی ئێستا پلەی شەهیدەکان ئەخیر پلەی خواروەیە کە فەرماندە بوون کەسێکمان هەیە ناوی کاک دڵشادی شێخ ئەحمەد لەگەڵ باوکیە لەم ئەمنە سوورەکە ئێستا مەدانیشتوین سجن بووە مانگی 12 گیراوە تا ئەو ڕۆژە ئێرە ڕزگار کراوە عمری لە خوار 15 ساڵەوەی کاک دڵشادی سێژماوە الحەمدوللا تا ئێستا هیچی بۆ نەکراوە بەڵام پێچەوانەوە خەڵک هەیە بلا تەشبیه چەکداری حکوومەت بووە شتی تر بووە استخبارات بووە ئێمە گاڵتەی بە ئێمە کڕۆکە چوونە دەرەوە توێتی ئەوە خەریکی چین ئێستا معاشەکەی دوو بەرامبەری ئەو ماڵە شەیدانی ئێمەیە هەموو نەکە پێشمەکانی کەش بەداخەوە دەگەڕێمە وڵاتەن کاک بێوەی هەندێک قسەی لەگەڵا بکەین کاک بێوەی نەجمەدین ئێوە شتێک بوون لە پێشمەرگەکان بەخێر بێن بەشداری ڕاپەڕینتان کردووە دەستان خۆش بێ ئەگەر هەندێک لە چیرۆک و ئەو ڕووداوانەی کە لە ساتە وەختی ڕاپەڕینە لێتان ما بێ بۆمانی باس بکەن ئەمجا بچینە نێو پرسیارەکانی تر وەکو یادەوەریە کە ئێستا ئەمانە ئەبینی چیت بەبیر دێتەوە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئێمە کە لە شاخ هاتینە خوارەوە یعنی خەڵک پێشوازێکی زۆر گەرمی لێکردین بۆ هاتنە خوارەوە تقریبا بالضبط لە سێ بوو تقریبا حوتی ئەمەڵێکەوە هاتنەوە ئێمە لە قۆڵی هەورامانەوە لە قۆڵی هەورامان زۆر باشە لەکوێ ڕوبەڕوو بوونەوە شتان ئەوە توش بوو لە چەمچەماڵ کە بەرەو کەرکووک ڕێکەوتین لە کەرکووک تووشی ڕوبەڕووبوونەوەی قورس بووین زۆر ناڕەحەت بوو ئەو کاتە برینارمان هەبوو هەستان بەچیە کرد کە دوجار حکوومەت ڕژێمی بەعس تووشی ئەو شکستە بووە لە شارەکانی کوردستان وڵای هەستێکی زۆر خۆشمە یعنی شتی وا هەر نییە ینی ئەو نەخۆشیەکەڵ بە خەڵکی کوردستان بوونەوە خەڵکەمی باوەش پیاکردین و ینی بە خێراتن و زۆر خۆش و خاستەن لە کەرکووکە ئەو خەڵکە هەر ئەوە نەبوو بڵێن نازام لە خۆشیە هەرا لە پەڕین کاک بێەوەی بام پرسیارێکی لێ بکەم ئیتر لەو ساتە وەختەوە با بڵین مانگێک دوو مانگ دوای ڕاپەڕین ژیانی ئازادی و خزمەت گوزاری و چوزانم ڕێز و حرمەت و پاراستنی بەها ئاینی و نەتەوەیەکان دەستی پێکرد یان بە پێچەوانەوەەوە تووشی مفاجعە و چوزانم هەندێک هەڵوێستی لە ناکاو بوونەوە چیتان بینی دوای ڕاپەڕین دوای ڕاپەڕینەوە 32 ساڵە ڕاپەڕین کراوە یعنی ڕاپەڕین خاڵێکی وەرچەخان لە مێژوی میلەتەکەمە ئێمە ئاوات و هیوامان ئەوە بوو کام میلەتە ڕزگاری بێ و لەژێر ئەو ڕزگاریە بەحەسین ڕزگارمان نەبوو ڕزگارمان بوو بەڵام ناعەدالەتی بیری تەسکی حیزبایەتی وای کرد کە میلەتەکە بچەوسێتەوە ناڕەزا بێت یعنی ئێستا مقابلەی میلەت کە لە سا هەشتای ناڕازیە لە سانەوەی ناڕازیە چکە ناعەدالەتی زۆرە هەم لەبارەی کارەباوە خزمەت گوزاری موچە یعنی ناعەدالەتی زۆرە میلەتەکەمی ناڕازیە زۆر سپاس کاک ئەحمەد عەلی ئێوەش بەخێر بن یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کوردستان پێمان بڵێن چۆن سەرەتای ڕاپەڕین و بەشداری ڕاپەڕین و ساتە وەختەکانی دوای ڕاپەڕین دێتەوە بیر و یادت بسم الله الرحمن الرحیم پێشکی بەخراتی واکەم
سڵاو ڕێزم هەیە بۆ گشت مسلمانانی جیهان بە تایبەت کوردستان سڵاوی تایبەتم هەیە بۆ خانوادەی هەموو شەهیدانی تایبەت بزنەوەی ئیسلامی و سڵاو ڕێزم هەیە بۆ پێشمەرگەی دێرینانەی کە بە هەموو شێوەیەک خەباتێکی باشی مەردانیان کردووە لە ڕووی دینیەوە هەن لە ڕووی جەستەیەوانێ مەبەستمەوەی دینیانی عەقیدەیەوانێ ڕاستی دەوێ کاتی خۆی کە ڕاپەرین دەستی پێکرد دوو هۆکار هەبوو بۆ چوونی خۆم بڵێ یەکەمین لێدانی کوێت لە ساسی لە سا هەفتا سەدام بڕیاریکیە مەعاملە بە دۆلار نەکا بە یۆرۆکە بڵێ نەڵێ لە جیهانە ئابووری زۆر دەستێکی باڵای هەیە بەسەر جیهانە وایە ڕاست ئابووری لە پێش هەموو چەکی شۆیە لە پێش داگیرکردنی شۆیە بڵێ زەمینەکە ساز بوو بەڵام کاتێک کە سەدام چۆ کوێتەوە ڕووخا بەرەو ڕووخانە چوو ئێمە لە ناو بە زۆری هەچی پێشمەرگەی حیزبەکان لە دوی ئێرانەوە ئامادەکاریمان کرد پێمان ڕاگەاندرا بوو کە شۆڕشێ بەرپا ئەکرێت خۆتان ئامادەسازیکەن ئێمە ئامادەسازیمان کرد بە زۆری خەڵکی مەدەنی بوو لەگەڵ تەنزیمەکە بڵێ ئەشێ پێشمەرگەکان هاوڕێ ئێوە پێشتر هاتبن یان لە قۆڵی ترەوە مناڵە مەسا من دوو ڕەفیقمەیە ڕەفی خۆمە تا ئێساش یەکە لانایی دارا بوو لەم ئەمنە سوورە لێرە بەشدار بوو ڕومانیان بۆڵە چاوکی لە دەزدا بڵێ ینی ئەوە ناسم کاک عەبدوڵڵا ناسم ئەوانی کە بیان ناسم کاک مستەفا ناسم ئەمانە بەشدار بوو و تەنزیم کا خالیدە ناسم ئامانجانەی کە ڕاپەڕینتان لە پێناویدا کرد ئێوە چی بوو زیاتر ئامانجەکەمانەوە بوو ئەم ڕژێمی بەعسە ڕژێمێکی دیکتاتۆر بوو لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی قومیەوە لە ڕووی ئابوووریۆنە لە ڕووی سەربازیەوانە لە ڕووی فکریەوانە لەوانە حیزبێکی دیکتاتۆر بوو چونکە بۆ لەبەرێ بە ئینقلاب سەرکەوت بەویستی خەڵکە و هەڵبژاردننی خەڵکەنەوە بە ئینقلاب سەرکەوت کە بە ئینقلابکردن بەویستی خەڵک نەبووە سەربازی بووە لەبەرەوە هەج وڵاتێک بە ئینقلاب سەرکەوت ئەو ڕژێمە دیکتاتۆرە چەند های زوڵم و زۆری با درێژەی بینی زوڵمێکی زۆری کرا سەدام لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ڕوویەکەوە بەرامبەر عەرەب و کوردیش غێری ئەوانی خۆینەوە کە بەعسی بوون ئێمەش باوکو پەرۆدیکی ئەلحەمدولیلا لە مزگەوت تا پەرۆدە بووین بە شتێکی شەرعیمان دانا کەوا شۆڕش بکەین و پێشمەرگاتی بکەین بۆ بەدیهێنانی ئامانجەکانمان کە خوای گەورە پێبەخشیوین بەدیهات ئامانجەکانمان لە بیدایەت بڵێ ئەی دوایی لە دوایی نەخێر هەمی عکس بووە کێ وای لێ کرد بۆچی وای لێ هات ئەو خەڵکە کاتی شۆڕشی کرد کە شۆڕشی کرد مەسەلەن نمونەی خەڵکەڵێ خوای باران بارێ بێ ناوی لێبێنی بارانی ڕەحمەت بارانی خەزەبیژێ خەڵکە شۆڕشێکە لەوە پێش ئازانی بە زۆری پێشمەرگەی کوردستان لەو دیهاتانە ئایا زوڵمیان کرد زوڵمیان هەیە زوڵمیان نیە فکران چۆنە فکران چۆنە ئەوانی ئێستا و حیزبان هەر بە فکرەکەی کۆن کە عیلمانیت هەر ئێستاش لە ڕوات هەرچی بیەوێت لەو شتێ ئەوی عید بە ئەندامی خۆی بێت ماڵساوچی خۆی بێت ئەوەیە من نەفەر هەیە ڕەفیقمە یەکێتی پێشمەری کێتیە لە شەڕی هەکاریەوە بەردەوامە تا ئێستا بەسی پێرە پرسیارم لێ کرد ملیۆنێک و 100 شتێ وەرەگرێ لە شەڕی هەکاریەوە بەشدارە هەتام دقی پێشمەرگێ ملیۆن شتێک دەستی خۆش بێ زۆر سپاس ئەگەڕێمەوە لای مامۆسایەکی بە 2 دقە پێم بڵێن جەنابی مامۆستا مایکەکە هەڵگیری بۆچی خەڵک نیگەرانە ئەم نیگەرانە کەی کۆتایی دێت باس خەڵک نیگەرانە بەڕاستی حەقی خۆشەتیکە نیگەران بێ بۆ چونکەوەکو ئەم بریانە هەموو باسمان کرد خەڵک زەحمەتی کێشامان دوو بوو و شۆڕشی کرد بەڕاستی بە تایبەتی ڕاپەڕینەکە زیاتر ملت دەستی تێدا بوو و قوربانێکی زۆر درا و ماڵکاوری و ماڵوێرانێکی زۆر بوو بەڕاستی بە حەقەت ئێمە وەکو خۆمان ئەو کاتە بڵێن وەکو ئیسلامی ئەلحەمدە دەورێکی گەورەمان هەبوو لە ڕاپەڕینەکە لە هەموو قۆڵەکان ئێمە لەگەڵ بووین پێشمەرگەی ئێمە ئەلحەمدە لە ئازادکردنی کوردستان دەورێکی گەورەی هەبووە و قوربانێکی زۆرمان داوە کەڵە پیاوانێکی زۆر تیاچوون و خەڵکێکی زۆرمان زەحمەتی کێشاوە بۆی کە ڕۆژێک بێ کە خەڵک بەرووبوومی ئەو شۆڕش و خەبات و ماندووبوونە بیچینێتەوە ئیسفادەی لێ بکە سوودی لێوەربگرێ بەڵام ئێستا کە دەبینی ئەوە واقعە هەموو خەڵکی کوردستان دەزانێت بەڵام کۆمەڵێک حەقیقەت هەیە دەبێ خەڵک بیزانە بەڕاستی یەکەم ئەوەیە کە ئەم فکری کە ئیداری کوردستان دەجێڕە بەڕاستی
ئیدارەکەیان بەدەست خۆیان نییە، ئیدارە بەدەست خۆی نییە، وەکو چۆن بێکەس دەڵێ کورد ئەبەد ناگاتە مەبەست نۆکەری بێگانەیە. بەڕاستی ئێمە ئێستا مەسلحەت و مەساڵحی کوردستان لەژێر دەسەڵاتی ئەوروپا و ئەمریکا و ئەوانەدایە. ئەوە یەک. دوو، ئەم فکری کە ئەوان ئێستا ئیشی لەسەرەکەن فکری ئەسلی نەتەوەکەمان نییە، ئەسلی ڕەسانەتی عەقیدە و بیر و باوەڕ و کولتوری نەتەوەکەمان نییە، فکرێکی ئەلمانیەتەکە لە دەرەوە هاتووە. بۆیە ناشتوانێت خزمەتی بۆیە سەیرەکەی ینی هەوڵ دەن ئەو بەروبوومی ئەلمانیەتی کە لە ئەوروپا و ئەمریکا هەیە بێن لێرە ئیسفادی لێ بکەن، لێرە ینی تەطبیقی بکەن، وەکو جێندەر و وەکو ئەنوای ئەو مەسائلانەی کە ئەوان هێناویانە. دووەم، ئەو خەڵکە مەسئولانەی کە ئێستا هەیە ئەوانە بەڕاستی ئەگەر دیندار بوونایە و عقیدەیەکی ڕاستەقینەی ئەم ئیسلامەتیان هەیە وەکو بخوانەڵ ئێمە مەذهەبی ئیمامی شافعی و نادام شتێمان هەیە، ئەگەر ڕاستە وایە ئەدی ئەم هەموو دزیە، ئەم هەموو نەعەدالەتیە، ئەم هەموو پێشەلکاری مافی مرۆڤەکان، ئەم هەموو مەحسوبیەت و مەنسوبیەتە چییە کە حسابی دەکەن؟ کوا کارەبا، کوا میلەتەکەمان، کوا تیجارەتەشی حەڵاڵ و بازرگانی، کوا بازارەکانمان، کوا ئەو خەڵکە کە ئیسفادە لە چی بکە، ینی ئەو خەڵکە فەقیرە چ بکە؟ ئەوەی کە دەوڵەمەند و دەسەڵاتە چێ دەوڵەمەند و دەسەڵاتداری کردووە؟ ئەوەی کە فەقیر و گەدا و هەژارە چێوای لێ کردووە؟ ئەم هەموو پێشەلکاری ئەم هەموو نەعەدالەت و زوڵمەی کە هەیە بەڕاستی ئەوان ئەگەر ڕاستەکەن لەسەر ئیسلامەتی دەڕۆن، لەسەر عەقیدەی میلەتەکەیان بۆ سود و قازانی میلەتەکان دەگەڕێن، دەبێ بەڕاستی ئەوانە موسارەسەری بکەن. بۆیە خەڵک ئێستا بەڕاستی لەو مادووبوونە کە بینیوێتی پەشیمانە و زۆر پەشیمانیشە. زۆر سپاس. کاگە بوو هودا، چۆن وا بکەین ئەم بارودۆخە دیسان بگەڕینەوە؟ وڵی ماوە سەعاباز ئێستا من شتێک کە زۆر عەجباتیم لێیە کەسێ بۆ خۆی شتێ بکە شتەکەی ینی ئەوێ بەرقەراری کە ئەوێ پیادەی کە ئیشی پێ بکە خزمەتی لەسەر بکە. بەڵام من ئەوەی کە ئێستا بڵێ چۆن چی لێ بکەین ئەم میلەتە دەمێک بڕاپەڕی، بەڵام ئەبێ ئەمانە بەخوا نەبێنەوە کە ڕاناپەڕن ئەم بارودۆخی کوردستانە کە لە ژێردەستی خۆمانایە ئەیانەوێ ڕۆژێک بێ ئەم حکمڕانانە بیرکەنەوە واز لەم زوڵمە بێنن. یەکشت لە دڵماگرێ و هەموو بینێرانی جەزانن وەرە هەموو دنیا هەموو وڵاتە دواکەوتوەکان بگەڕێ لەکوێیە کوێ هەیە پارەی مۆلی دەژما پارەی کارە باش بە دوو جار پارەی کارەبا بە. ئەجا هەندێ ناتەنزیمی لەبەر ئەوەی کە خوان خەریکی گەندەڵین، خوان خەریکی نادات پەروەرین، هەندێک گەندەڵی هەیە لە وڵاتە وڵای زەمان هەر بە نسبەتی خۆم پێم ناخۆشەکە نایەن پارەی کاربام لێ وەرگن نەوەری ناگرن بۆ ئەمە حکومڕانەکان سەقەتە. ئەم میلەتە ئەبێ بەڕاستی بەخۆیان بێتەوە بچێ بەردەرگایان لێ بگرێ بڵێ کاکە گیان بۆ خاتری خوا بە ئاوانە بێت تاسەر ئەم میلەتە ئەوە بەڕێوە ناچێ. زۆر سپاس. مامۆستا شەریف جەنابتان پێمان بڵێن بۆچی خەڵک نیگەرانە و چۆن بتوانین ئەم نیگەرانیە بڕەوێنینەوە؟ بەرەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزت دەمەوە دیارە ئەم ڕاپەڕنێکی جەماوەریە گەل ڕاپەڕی، بەڵام وەکو بەشداریکردنی هێزی پێشمەرگا وەکەوەی کە من بە دوواداچوونم کردبێت چاوپێکوتنم کردبێ لەو بارانەوە گرنگیم پێدا بێت لە دوو وێزگەدا هێزی پێشمەرگەی کوردستان ئەوانەی لایەنە سیاسەکانی ئەو کاتە بەشداریان کردووە. یەکێکیان کە دەکا لە حوتی مانگەوە ئەمە لە پشدەر فەوجی قادراوەمان هەبوو ئەو هێزی پێشمەرگەی کوردستان لە پاڵیاندا هێزی پێشمەرگەی ئێمە تیپی 63 باوەڕ و تیپی 93 سەربەستی ئەوانە بەشێکیان لە گرتنی فەوجی قادراوەدا بەشداریان کردووە لە حوتی سێ. پاشان لە گرتنی هەیبە سوڵتان و کۆیە و خەلیفان و بڕۆبەرە و مەسیف و بڕۆبەرە و هەولێر کە 11 مانگ بووە، لەو لاشەوە لێرە لە حوتی سێ لە سلێمانی ئەو جار بڕۆبەرە و سنووری چەمچەماڵ و لەوێ و بەرە و کەرکک ئەمانە هەمووی هێزی پێشمەرگە بەشداری کردو. ئەمە وێزگەی یەکەمیان. وێزگەی دووەمیان بریتێ لە بەرپەرزدانەوەی دژەهێرشی ڕژێم کە لە کۆتایی مانجی 93دا دەستی پێکرد. ئێمە لە بۆکو خۆمان یەک پۆل شەهیدمان هەیە لە کەرکک لەکە لە ڕۆژی 28 سینەوە شەهید بوون. ئەمانە ئەسڵەن گۆڕەکانیشیان دیار نییە، کەس نازانین لە شوێن نێژراون ئەمانە ئەم شەهیدە بەڕێزانە. دواتر لە پردێ بە هەمان شێوە لە بەرپەرزدانەوەی دژەهێرشی ڕژێمدا هێزی پێشمەرگە بەشداری کرد لە نێویاندا ئەوانی ئێمە بزوتنەوەی ئیسلامی ئەو کات سێ شەهیدمان هەیە.
هەروەها لە تاسڕوزە بە هەمان شێوە لەوێ دوو شەهیدمان هەیە پاشان لە دەربەندی کۆڕێ داستانی دەربەندی کۆڕە لەوێت تەمان بەشدارێکی زۆر کارامان کردووە هەبووە دوو شەهیدمان هەیە لەوێ شەهید مەلا عومەر و شەهید شێروان هەروەها دواتر بەرەو دۆڵی خەلەکان وەرە مامۆستا شەریفی شەهید لەوێ لەگەڵ ئەو عەزیز و خۆشەویستانی دیکەمان بوون ئەمانە بەرپەرزدان لە بەرپەرزدانەوەی دژەهێرشی ڕژێمدا لەو قۆناغەشدا بەشداری زۆر کارا و ئەکتیڤیان هەبووە بۆ ئێمە ناکرێت هێزی ڕۆڵی هێزی پێشمەرگەی کوردستان بە هیچ جۆرێک نادیتە بگرین بەڵام ئەوە کە یەکەمین جار کە ڕاپەڕین سەری هەڵداوە لە ڕانیە ڕاپەڕینێکی جەماوەری و ساف چۆن دەڵێ جەماوەری بووڵی هەیە ئەم جەماوەرە کە نیگەرانی هەیە ئێمەش وەکو پێشمەرگەی دێرین لە پاڵ ئەم جەماوەرەدا بێگومان ئەم نیگەرانیەمان هەیە و نیگەرانێکی قوڵ کە لە زۆر لە لای چین و توێژەکانی میلەت بە تایبەتی گەنج و لاوە بێنازەکانمان گەیشتۆتە ڕاددەی بێهیوایی ڕاستیەکەی ئەمە زۆر قورسە لەسەر دڵی ئینسان هەر ئەم بێهیوایی و نیگەرانی قوڵەش بۆ کاتی خۆی لە سەردەمی سەدام وەکو بورکانێک تەقیوەتەوە و ئەم دەسەڵاتدارانی بەو دەردە بردوون ئەمەی ئێستاش هیچ بە دوور نازانرێ چکەمە سەرنجامی تۆ پەرداخێک کە ئاو زیاد لە پێویستێ تێکرد بەسەرێ و دەڕژێ هەدەڵە جام تاپڕ نەبێ لی ناڕژێ ئەمە خەریکە لێرژاوە بەسەرێ ڕژاوە بۆ تۆ دەبێت هەمیشە ساوڕانی تەقینەوە بکەیت تەقینەوە ئەو ئەمەی ئێستاش بێدەنجیش بریتێ لە ئەو پەڕی تووڕێی بریتێ لە ئەو پەڕی و نیگەرانی چۆن ئەم نیگەرانیە بڕێتەوە ئەم نیگەرانیە بە هەڵوێستی دەسەڵاتداران دەڕێتەوە یەکەم دادپەروەەر بن ڕێڕاست بگرن پەیامی دڵسۆزانە وەربگرن نەک کەسێک کە قسەی ڕاستیان پێ دەڵێ ناڕاستەکانیان دەخاتە پێشتا و ئەوان بەخائین مناوی بەرن و بەسەریدا بڕشێنەوە و ڕقی چۆن دەڵێ خوایانی بەسەردا بڕێژن یەکەیشانی بارێکی دیکە ئەوەی ینی ئەوە کە لەگەڵ میلەتەکەدا ئاش ببنەوە بارەکەی دیکە ئەوەی ئەم هەرێمی کوردستانی هێشتا بە پێی قانون دەستور بەشەکە لە عێراق لە پێناو بەرژەوەندی گشتی و میلەتەکەیاندا بە پێی دەستور لەگەڵ عێراق ڕێککەون لێک نزیک ببنەوە نەک بە دەهۆڵی نەیاران و دەوڵەتانی ئەولاولا و گەورە هێزان ئێمە بێنین لە پێناومانەوەی کورسی و دەسەڵات و بنەماڵەکانی خۆیاندا میلەتەکان ژێر پێ بخەن کە بەداخەوەی هێشتا ئەم سیاسەتە لە هەرێمی کوردستاندا پیادە دەکرێت. مامۆستا شەریف کاک سەلاح جەنابتان لەبارەی نیگەرانی خەڵک و چاکردنی ئەم بارودۆخەوە بە کورتی چیمان پێڵێ؟ وڵا خەڵک نیگەرانە بەڵام من یەک داوام لە خەڵک هەیە ئێستا نیگەرانی ئاسان چارەسەرکرێ چۆن ئەو خەڵکە ئێستا لە جیاتی شەڕەتفان باشەرە دەنگ بکات لە کاتی انتخاباتە دەنگ بن بەو کەسانەی کە ئەزانن تا ئێستا ڕاستیان لەگەڵاکردن تا ئێستا گەندەڵیان کە ئێستا دزیان نەکردووە بەڵام بە دیقەت و بەڕاستی نەک هەر کەسی هەڵتۆقی و ئەوان بچن دوای بکۆن ئەو میلەتە بەڕاستی هەر ئەوە وای لێ کردووە کە ئەم جۆرە ئێستا زۆر ئاسانە یعنی ئینقیلاب ڕاپەڕین ئاسانتر بۆ بەڕاستی لە جیاتی شەڕەتفان باشەرە دەنگ بێت دەستان خۆش بێ بەڕێزکاکی بێەوەی جەنابتان چیەڵێن لە پای ئەو نیگەرانی کە خەڵک هەیەی وڵی خەڵک زۆر نیگەران حەقی خۆیەتی حەقی خۆیەتی نیگەران بێ و ئەی چۆن چاکی بکەین چاکەی ئەوەیە میلەت دەبێت سزایان بدرێت ئەویش بەچی بە قەڵەم بە قەڵەم بەڵێ بە دەنگ بن بەوانی کە مستحقن و خزمەت بە میلەتەکەن جا دەنگەکان لە خوێندنەوە ئەوە وەڵی تر ببیە تر دەنگەکە تۆ بینی خۆت و خوا قبوڵی ئەو زوڵمە نەکەیت کە ئەمانەیەکەن لە میلەت دەستان خۆش ڕاستی سپاس کاگە ئەحمەد جەنابتان چیمان پێڵێن لەبارەی چاکردنی ئەم بارودۆخە خراپەوە بۆ چوونی من یەکەمەوی هەموو تاکە کەسێک پێداچوونەوە بە نەفس و بە هەڵسوکەوت و بە مێشک و بە دەنگدانەکەی و بە فکرەکەی کە هەیەی بیکە و ئەو فکری کە دوای کۆ چەند ساڵەوە بەرهەمەکەیەتی ئێستا ئیبینی کە ئیبینی ئەگە خۆی چانەکە هەر ئەوە بەردەوامە بێ هەر ئەوە ئەنجامەکەی بێت بڵێ چونکە ئەو حیزبانە لە مالە و میلەتە پێگاتووە هەر ئەوان چەکداریان بۆکەن هەران دەنگیان بۆن چەپڵان بۆ لێن هەموو پشگیریان هەران علاویان بۆکەن هەروان لە دایرەکان لە مەکتەبەکانەوە لە شەڕیان بۆکەن یەکەمە بێ میلەتەکە خۆی چاکە دومی ئەو دەسەڵاتە ئەو فکری کە هەیە بۆ چەند ساڵە فەشەلی هێناوە پێویستە گۆڕانکاری بەسەر خۆیان بینێ بێنێ و چاو لە دیکتاتۆرەکانی وڵاتان و پێش خۆی و ئەماولا هەمی بکە ئەم دوو ڕێی هەیە یەکی تریش ئەبێ ئەو گەلە کە ئەو گەلە بە تەواوەتی
ئاوڕێ باتۆ لە بەرنامەی خی گەورە بڵێ ئەو بەرنامی خی گەورە بزانە چی تایە ئەو کاتە بزانە ئیسیفادی لەکان زڕی لێکە هەر بۆ ماوەی 4 ساڵ دو بەرنامی خی گەورەکە بەتاوەتی نەک زەلام هەیە نەخانایانە نە شۆڕژگێڕە نەحیچی نەکردووە چوار پیاوی معقولی خانای شۆڕژگەری بە دوای کەوتبی خانن بۆ خۆی قوربەتەوە بەرامبەرێکی تر بەپی توانای پارە بەرزیان کەوت خەڵکەش بە دوو هاتوهوت خەڵکە دوای کەوت ئەبێ خەڵکە خۆی شۆڕژ لە نەفسی خۆیان بکە ئەگەر خەڵک شۆڕژ لە نەفسی خۆیانەکە بە حیاتی سەرکەوتو نابێت. زۆر سپاس بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان من بەسپاسی دووبارم بۆ میوانە بە ڕێز و خۆشەویستەکان کە پۆلێک دەستەیەکی پێشمەرگەی ئازای کوردستانن و لە ڕاپەڕین بەشداریان کردووە بەرنامەکەمان پێشکەشکردن لە پارەی ڕاپەڕین و دەستکەوتەکان و نیگەرانی خەڵکی ئێستا لە دەستکەوتەکانی ڕاپەڕین و لە فەرمانڕەوایی خەڵکی کوردستان. دینە کۆتایی ئەڵقەیەم جاری بەرنامەکەتان بەسپاسیان بەڕێزانە وەسپاسی هاوکارانە وەسپاسی بەڕێوەبەرایەتی مۆزەخانەی ئەمنە سوورەکە لە سلێمانی کە هاوکاریان کردین تا بە گەیشتنەوەیشی تر هەمولایەتان بەخوای گەورە ئەسپێرین هەر شاد.